مذهب شتێکی مێژووی ئیسلامیە بە هەموو تەوایف و مەزهەبەکانی ئێستا کە ناویان هەیە. ئەگەر ئەمە بمانوێ باسی مەزهەب بکەین تەبان دەبی لەسێ ڕەهەندەوە قسەی لەسەر بکەین. ڕەهەندێکی سیاسی، ڕەهەندێکی کۆمەڵایەتی و مێژووی، ڕەهەندێکیش ئاینی. لە ڕووی ڕەهەندی ئاینی وەک قسەی لەسەر بکەین ئەمە سەرچاوی شریعەتی ئیسلامیمانەیە، نابینین مەزهەب سەرچاوەک بی لە سەرچاوی شریعەتی ئیسلامی. لە مێژووی مسلمانان کەس نەیکردی بە سەرچاوە. سەرڕای ئەوەش لە ناو سەرچاوەکانی شریعەتی ئیسلامی کەسیان ئاماژەیان بەوە نەکردووە کە مەزهەب واجبە، سنەتە، حرامە، مەکروهە، مباحە، ئەو پێنج حکمەمان هەیە لە حکمی شەرعی. یعنی نە قورئان باسی کردووە، نە سونە باسی کردووە، نە مەسادرەکانی تریش و سەرچاوەکانی تریشە باسییان نەکردووە. ئیدەن لە ڕووی دینیەوە مەزهەب شتێکە دانراوە هاتیتە ناو کۆمەڵگای ئێمە، واتە لە ڕووی دینیەوە هیچ دەقێکمان نییە لەسەر هەبوونی و نەبوونی. ئەوە لە ڕووی ڕەهەندی دینیەوە. لەسەر ڕەهەندی دینی ببوورە دکتۆر مەولود، یعنی دەکرێت کەسێک مسلمان بی لەسەر هیچ مەزهەبێک نەبی؟ ئەمە ئەسڵەن وەکو باسم کرد کە هیچ دەقت نییە لەسەر بابەتێکە، تو ناتوانانی ملزم بی، یان کەس ملزم بکەیت. ئەمە ناتوانین خەڵک ملزم بکەین لەسەر مەزهەب، خەڵک ملزەمە لەسەر قورئان و سونە. کەوا ئەسڵ وایە ئەو خەڵکە لەسەر مەزهەب نەبی. وەکو باسم کرد ئەسڵ وایە ملەتان باوجە بچمە سەر ڕەهەندی مێژوویەکەی نزیکەی 1000 ساڵە ئەمە مەزهەب هەیە بە هەردوو تایفەی گەورەی شیعە و سونە. لە ناو ئەوانەشە مەزهەبیان فقهی هەیە، هەر یەکیش بە شوێن و زەمن یان بە معنایەکی تر وڵاتەکان گۆڕاوە. ئەوەی لای خۆمان مەشهور و باوە 4 مەزهەبمان هەیە، حەنەفیەکان و شافعیەکان و مالیکی و حەمبەلیەکان. هەرچەندە ئەمە زاهیریشمان هەیە، ئیباڵیمان هەیە و زەیدیمان هەیە و جەعفەریشمان هەیە، هەمووی نزیکن لەوانە و معمولیشە لە زۆرێک لە وڵاتان وەکو یەمەن، وەکو فەڵەستین، وەکو سەڵتەنەی عەمان، ئەوانە هەمووی بە مەزهەبی تر ئیش دەکەن، هەر سونیشن و مسلمانیشن. ئەو ڕەهەندەی کە پێی دەڵێن مێژووی کۆمەڵایەتی هاتووە هەتا ئێستا خەڵکەشی زۆر ملزەم کراوە لەسەری بڕاتن. طبعا ئەوە بەڕاستی لە ڕووی ڕەهەندی دینیەوە ئەوە ڕەت دەکرێتەوە. ئەسڵەن ئەگەر ئەمە وەکو ئاین قسە بکەین، مامۆستایانی ئاینی نابیم خۆیان ملزەم بکەن بە مەزهەبێکەوە. مامۆستایانی ئاینی ئەسڵەن دەگوترێت حرامە بۆ ئەوان جائز نییە لۆ، چونکە ئەو خەڵکەی کە نەخوێندەوارە بە معنایەکی گشتی عامە چاوی لە دەستی مامۆستایە لە زمانی مامۆستاکەیە، ئەسڵ وایە ئەو مامۆستایش اقتیدا و پێشەواکەی پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم نەک کەسەشی دی، چونکە ئەمان لەسەر چاوەکە هەڵخوڵاوی ئاوە سافیەکە وەڵگرین باشترە لەوەی 5-6 قۆناغی تر ببڕین. بۆ ئەو مامۆستایە ئەگەر خۆی ملزەم نەکە بە مەزهەبێک دەتوانی حەلی مشکلەی ئەو هاوڵاتیە بکە کە دێتە لای مامۆستاکە. جاری وایە مامۆستایی ملزەم بە مەزهەبێکی دیاری کرا و نەیتوانیوە حەلی کێشەی هاوڵاتیەک یان عائیلەیەک یان خێزانی یان بابەتێکی معاملاتی بازاڕی نەمانتوانی و حەل بکەین. حتا ئێستا جاری وایە ئەوەندە خۆمان مقەیەد کردووە لە بابەتی حەج و عومرە بە ناچاری خەڵک ئەسڵ وایە وان نەبیتن. ئەسڵ وایە ئەمە بەجێ پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا هەموو ژیانی، سەحابەی پێغەمبەری خوا هەموو ژیانیان، تابعینیش هەموو ژیانیان لەسەر هیچ مەزهەبێک نەبوونە. بله بله دكتور شخوا يعني خدي تعالى عز وجل مروف جي انسان جي الزام نكري الا باسلام، فمن شاء فليكفر من شاء فليؤمن. اما بابتشي غيري بابتشي انسان حر ازاد، انسان حر ازاد. تمام. يعني القرآن دهاتي انه انسان ملزم بواسطه نابرة عبده خديد هبه باشتر، يعني اگر واسطه بشيخك بمريدك بتشتكى به ناجائز نيه، كاز نيه لبيني عبدو لبيني خوي. واذا سالك عبادي عني فاني قريب. باشر مباشر بيزبور. اقل او اياتي دكتور خندي واذا سالك عبادي عني فاني قريب اجيب دعوه الداعي اذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. او اياته اصلا هذا قولي باز نكردوا، يعني بلا اي محمد بيان بلي قولكش لابا، يعني ناس تو خوي جورا بيوندي بقى بعبده، يعني كاز نيه لبيني عبدو خوي، هر کەسێک بوو واسیتە لە بینی عەبد و خوای
ئیتر بەشێکە لە شرک ماوان مەذاهبە ئەوانە دین هەسانتر کرد سەهلتر کرد ینی ولا زەحمەتتر کرد ناتوانین بڵێن زەحمەتی کردی و سەهلی کردیە خۆی کە دەڵێن مەذهب ئەسڵێکی دینی نییە ئەی چ دەمینێتەوە ئاڕایی چەند کەسانێکی بەڕێزی زەمنێک بوونە بەڵام بەداخەوە سیاست لە پشتی بابەتەکە بووە لە پاشوان بووە بە مەذهب چونکە ئەو چار مەذهبی کە ماسمان کرد بەخۆیان نەیانگوتیە وەرن ئەمن مەذهبم دانا و ئێوەش لەگەڵم بن ئەوە یەک دووەم بەخۆیان لەوانە شافعی ڕەحمەتی خۆی لەوانە ئیمامی مالک لەوانە ئەبوو حەنیفە بەخۆی هەرسێکیان وەکو ئەوەی واردە لەوانەوە دەڵێ هەر کاتی ئەمە قسەکمان کردی ڕە و ئارا و بۆ چونەشی داومانە بۆ خەڵک پێچەوانە بوو لەگەڵ قورئانە و پێچەوانە بوو لەگە فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیمە لە دیواری بدەن قسەی ئێمە لابن قسەیوان بێننە پێش باشە ببڕە دکتۆر وەکو چۆن مەذهبەکان هەیە و هەنێک خەڵکان شوێن کەوتوی مەذهبەکانن ئێوە ئەتوانن دیاری بکەن کامیان باشترینە کامیان باشترە بووی کە دوای بکەوی یاخود هەمووی یەک ئاستن ئەمە ناتوانین بۆ خۆم ناتوانم لەبەر ئەوەی پێشم وان نییە مامۆستایانی ئاینی خۆیان مرزەم بکەن بە مەذهبێکە کامیان باش و کامیان خراپە ئەمە بابەتێکمانەیە دکتۆر دەزانی پێی دەڵێت تەلفیق واتە هەڵگرە لە هەر مەذهبێک لە هەمووی باشتر و ئاسانتر و سوکتر ئەوەیان بەڵێنی کامەی لە هەمووی ئاسانتر بی خۆشتر بگویجێ لەگەڵ کەسەکە بەلای من باش نییە شتەکە ئەسڵەن ئەوەش دەبی لا ببرێ وەکو چۆن مەذهبەکەش دەبی لا ببرێ ئەدی چ بکەین دەبی ئەوە هەڵبژێرین کە موافقی قورئان و سونەیە